لە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە دەکەین کە کاردانەوەی بەشێک لایەنە سیاسیەکانی بەدوای خۆی داهێناوە. لەگەڵ ئەوەشدا تەواوی لایەنە سیاسیەکان کۆکن لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن و داوا دەکەن کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و بێدەستێوەردان بەڕێوە بچێت. دەپرسین ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی کە بۆی دەستنیشان کراوە لە 11 کاتێکی گونجاوە ئایا ئامادەکاریەکانی کۆمیسیۆن تا ئەو کاتە تاو دەبێت و هاوکات دەشپرسین یاخود دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن بەبێ کۆبوونەوەی لووتکەی تەواوی لایەنە سیاسیەکان و وەرگرتنی ڕزامندنی تەواوی لایەنە سیاسیەکان دەکرێت تێبپەڕێندێت. تەواوی ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز نەوزاد ساڵح ڕاوێژکاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کە لە ستوری بەیانی کوردستان نیوزمیانە. کاک نەوزاد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەخێر هاتی. زۆر سپاس. سەرتا لەسەر دیاریکردنی وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان قسە بکەین. ئەو وادەیە دەکرێت بڵێ کاتێکی گونجاوە ورزێکی گونجاوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمان. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ جەنابتان. سڵاو لە بینەرانی کورسات. خوای گەورە ڕۆژی هەموو مسلمانان قوبوڵ بکات. هەڵبەتە بەنسبەت ئەو پرسیاری جەنابتەوە فەرمووت ئەگەر ئێمە سەیری سروشتی دنیا بکەین خوای گەورە لە ساڵێکدا 4 وەرزی داناوە و هەر وەرزەش بە تام و بۆنی خۆی. ینی بۆ نمونە ئەگەر زستان بەفر و باران نەبارێت ئێمە ئەڵێن زستانێکی وشک بووە. ئەگەر لە پاییزە گەڵاڕێزان نەبێت ڕەنگە بە شێوەیەکی کە پاییز بچوێنین یاخود باسی بکەین. هەڵبژاردننیش بە هەمان شێوە مەوسمی خۆی هەیە وە کاتی خۆی هەیە. مەبەستم بیڵزەبەت ناوەڕۆکی پرسیارەکەی جەنابتە شتێکی جوانت هەژاند. دیارە هەڵبژاردن بۆکی ئەکرێت بۆ هاوڵاتیان ئەکرێت. هاوڵاتیان ئەچنە سەر سندوقەکانی دەنگدان مافی خۆیانە کە ممارەسی ئەم مافی خۆیان بکەن بۆ ئەوەی دەستەبەری مافی خۆیان بکەن نوێنەر هەڵەبژێرن بۆ ئەوەی نوێنەر لە پەرلەمانە یاخود لە ئەنجومەنە خۆجێیەکانە هەڵبژاردننی پەرلەمان بێت یاخو هیچ ئەنجومەنە خۆجێیەکان بێت. ئەم نوێنەرە دەم ڕاست و زمان حاڵی هاوڵاتیان بێت و گرفت و کێشە و ئاریشەی هاوڵاتیان باش بکات و شەڕکەری ڕاستەقینەی هاوڵاتی بێت. لەم کاتەدا کە باسی کاتی هەڵبژاردن دەکرێت وەکو باسمان کرد یعنی کاتەکەی ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ هاوڵاتیان و ئەبێ ئەو پرسیارە لە خۆمان بکەین ئایا چی بۆ هاوڵاتیان کراوە و هەڵبژاردن چی لە دۆخی هاوڵاتیان دەگۆڕێت. ئەگەر هەڵبژاردن تەنها لە پێناوی هەڵبژاردننی دەستەیەک کۆمەڵێک خەڵک بێت و گۆڕینی دەموچاو بێت ئەمە بەڕای من نەکرێت باشترە. ئێمە ئەگەر سەیری چەند وڵاتێک بکەین بۆ نمونە وڵاتانی ئەوروپا کە چۆن هەڵبژاردن ئەکەن بۆ نمونە وڵاتێکی وەکو بەریتانیا لە ساڵی 1970ەوە یەکەم هەڵبژاردنیان کردووە. دانیمارک لە ساڵی 1856ەوە یەکەم هەڵبژاردنیان کردووە. بەنسبەت دەنگدەری کوردەوە دەنگدەری کورد گێل نییە. دەنگدەری کورد لە هۆشمەندیەکی تەواوایە لەبەر ئەوەی کورد لە ڕۆمانەکان و لە یۆنانیش لە مێژووی هەڵبژاردن ئەگەر باش بکەین ممارەسەی زیاترە. گۆتیەکان یەکەم گەلی کورد بوون کە توانیویانە پاشاکان بە هەڵبژاردن سەر بخەن و ئەوان لە ممارەسەی هەڵبژاردنە تا ڕادەیەکی باش توانیویانە ئەمە بکەن. بۆیە ئەمە بووە بابەتێکی دەساودەست یعنی کە بیرمەندان یاخود شارەزایانی بواری هەڵبژاردنیان داناوە بە باشترین میکانیزم بۆ دەساودەستکردنی دەسەڵات بۆ دوورکەوتنەوەی ئاشوب و شەڕە بۆ ئەوەیە کە مافی هاوڵاتی دەستەبەر بێت. لەم کاتی ئێستادا کە خۆتان دەزانن ینی قەیرانی ئابووری تا ڕادەیەک هەیە موچە ئەو هەمومان ئەزانین چۆنە یعنی پرۆژەکانی حکوومەت تا ڕادەیەک وەستاوە. نێوان لایەنەکانێکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە دوو لایەنی سەرەکین و حکوومەتیان زیاتر پێگەیناوە پشتیوانی لایەنەکانی کە دەبینین لە ململانیان وە کۆبوونەوەیەکی لووتکەی پارتەکان نەکراوە هەتا بە تەواوی ڕێبکەون لەسەر دەستەبەرکردنی مافی هاوڵاتیان و ئەنجامدانی هەڵبژاردنەکان. وێڕای ئەوەی جەنابی سەرۆکی هەرێم کە 11 داناوەکو جەنابشت باست کرد بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەمە زیاتر دوانەخرێت لەگەڵ ئەوەشدا یعنی بەڕاستی کە باسمان کرد کە دەڵێن هەڵبژاردن ممارەسەی مافی تاکە بەڵام لەمە زیاتر ڕەنگە قبول نەکرێت. ئێمە دەڵێن مەوسمەکە مەوسمی هەڵبژاردن نییە لەبەر ئەو کۆمەڵە هۆکاری کە باسمان کرد پرۆژەکان پەکیان کەوتووە هاوڵاتی بێزارە نەتوانراوە مافی هاوڵاتی لە هەڵبژاردننی پێشووتر یاخود نوێنەرەکان وەکو پێویست لە پەرلەمان لە ئەنجومەنە خۆجێیەکان وەکو پێویست نەیانتوانیوە مافی هاوڵاتیان دەستەبەر بکەن ئەو هەموو قەیرانە دروست بووە بۆیە ڕەنگە هاوڵاتی بەدڵێکی ساردەوە بچێتە سەر سندوقەکانی دەنگدان. ئەی چی بکەین بۆ ئەوەی بتوانین باشە کەواتە ئەمە کاریگەری دەبێت لەسەر ڕێژەی دەنگدەران
بە دڵنیاییەوە کاریگەری دەبێت لەسەر ڕێژەی بەشداربووان لەسەر سندوقەکانی دەنگدان. مەبەستەکەم ئەوەیە دەڵێم چی بکەین بۆ ئەوەی جارێکی کە هاوڵاتیان و دەنگدەرانی کوردستان لەگەڵ سندوقەکانی دەنگدان ئاشت بکرێنەوە بۆ ئەوەی کەواتە پێویستە بە فەرمی ممارەسەی ئەم مافی خۆیان بکەن و دڵیان خۆش بێت بە پرۆسەکە. کەواتە پێویستە چی بکرێت؟ بەڵێ بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان وەلایەنە سیاسیەکان کە پێکاتی سەرێکی حکوومەتن دەبێت پرۆژەی جوانیان هەبێت. وەکو باسم کرد لە ئەوروپا بۆ نمونە کە هەڵبژاردن دەکرێت بە چەند مانگێک پێش ئەنجامدانی پرۆسەکە بەرنامەی ئەم پارتانە بڵاو ئەکرێتەوە. بۆ نمونە پارتێکی وەکو سۆسیال دیموکراتی سوید چەند مانگێک پێش ئەو بەرنامەکەی خۆی بڵاو ئەکاتەوە لە سوۆسیال میدیا و لە هەموو شوێنەکان بڵاوی ئەکاتەوە ئەڵێت بەرنامەی ئێمە بۆ 2023 ئەمەیە لە هەڵبژاردنە. ئێمە بەرناممان هەبووە لە پرۆسەکانی پێشووترا، بەڵام بەڕاستی بەداخەوە وەکو پێویست لەبەر ململانەی سیاسی لەبەر تەنگەتاوکردنی لایەنێک لەبەر دەستبردن بۆ هەندێک پرسی مەترسی لایەنێکی کەوە نەتوانراوە وەک پێویست پرۆژەکان بە ئەنجام بگەێنێت. بۆیە هاوڵاتی وەکو پێویست دڵی خۆش نەبووە بە پرۆسەکە. دەکرێت ئێستا کار بکرێت بۆ ئاشکردنەوەی هاوڵاتی لەگەڵ سندوقەکانی دەنگدان کە ئەمەش بە پێشکەشکردنی پرۆژەی خزمەتگوزاری دەبێت. باشە، ڕەنگە ئەمە وەکو باسی دەکەی کاتەکەی درەنگ بێ، بەڵام کەم تەرخەمی ببوورە کەم تەرخەمی لایەنە سیاسیەکانیش نییە لەبەرەوەی هەڵبژاردن دەمێک لەسەر ئاستی هەرێم و هاوڵاتیان داوای دەکەن لەسەر ئاستی وڵاتانی دەری شۆبامان شێوە داوای ئەنجامدانی هەڵبژاردن دەکرێت کە ئێشتا پرۆژەکان بەم درەنگ وەختیە کاری لەسەر بکرێت. کەم تەرخەمی لایەنەکانە پەنجەبردن بۆ دواخستنی هەڵبژاردن بە هەر بیانویەکە بێت ئەمە ڕەنگە هاوڵاتی پێی قبول نەکرێت. چکە وەکو پێشتر باسم کرد هاوڵاتی مافی خۆیەتی کە ئەم 4 ساڵە ممارەسەی دەنگدانی خۆی بکات. وەکو جەنابشت ئاماژەیەکت پێەیە بێگومان گوشارێک هەیە، گوشاری دەرەوەی هەرێمی کوردستان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ناوەندەکانی هەڵبژاردن هەیە کە پرۆسی هەڵبژاردنەکان لەمە زیاتر دوانەخرێت. و لە نێوخۆشە هەر بە بێگومان هاوڵاتی دیسان دووبارەی ئەەکەمەوە کە بێگومان ڕەنگە قوبوڵی نەکات. هەندێک لایەنی نوێ دروست دەبێت ڕەنگە قوبوڵی نەکەن لەمە زیاتر هەڵوەکو باسم کرد بەدیلی هەڵبژاردن تەنها هەڵبژاردنە بۆ دەستەبەرکردنی مافی هاوڵاتی و بۆ گۆڕانکاری لە کۆمەڵێک دەموچاو لە کۆمەڵێک خەڵک کە وەک پێویست نەیانتوانی و ممارەسەی ئەم مافە بکەن کە هاوڵاتی پێی بەخشیون پێویستە گۆڕانکاری بکرێت. ئەم گۆڕانکاریش نە بە ئیستیبداد و پشتا و پشت و کودەتا ئەبێت پێش وەکو پێشتر باسم کرد باشترین میکانیزم بۆ گۆڕانکاری لە دەسەڵاتدا هەڵبژاردنە. بەڵێ کاک نەوزاد دیارە لەگەڵ ئەوەی کۆبوونەوەی باڵا یاخود کۆبوونەوەی لوتکە بە حیزبەکان نەکراوە بۆ دیاریکردنی ڕۆژێک لە هەمان کادا کۆمەڵێک کێشە کێستێژێک لای نەبووتەوە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن. یەکێک لەوانە کورسی کۆتاکانە. ئەمە تا چەندە گرفت بۆ هەڵبژاردنەکە دروست دەکات؟ بەڵێ بابەتەکە هەر کۆتاکان نییە. چەندین بابەتە یەکێک لەوانە بازنەکانی هەڵبژاردنە کە یەکێتی نیشتمانی کوردستان و لایەنەکانی کە هەر پێشتر پرۆژەیەکیان یاوە بە پەرلەمان کە پێویستە بازنەکانی هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە یەک بازنەوە بگۆڕێت بۆ 4 بازنە لەبەر کۆمەڵی هۆکار کە بەرجەستەبوونی مافی هاوڵاتیە و دیموکراتیترە و دەنگدەر باشتر دەتوانێت نوێنەری خۆی بناسێتەوە بەشداری پێکردنی نوێنەری قەزاکانە کە بەشداریەکی ڕاستەوە خۆ دەبێت وەک لەوەی لە سنتەری شارەکانە. یەکێکی تر لەو خاڵانە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانە. بێگومان ئەو یاسایی کە هەڵبژاردننی پێ دەکرێت یاسای ژمارەیەکی ساڵی 92 کە زیاتر لە 30 ساڵ ئەم یاسایە لە یەکەم هەڵبژاردن لە هەفتەی پێنجی 92 هەڵبژاردننی کوردستانی پێ ئەنجامدراوە. بێگومان ئەم یاسایە زۆر کۆنە و ئەم یاسایە من بۆ کوڕی خۆم لەگەڵ چەندین جاری کێشە لەم شاشە بەڕێزەوە وتم کە من لەگەڵ هەموارانی بۆ کوڕی خۆ بڵێم بەڵام دیارە ڕێیەکێتی نیشتمانی کوردستان لە ئێستادا ڕەنگە ئەوە نەبێت هەمواری هەشتەمی یاساکە بێت لەبەرەوەی ڕەنگە فریانەکەون یاسایەکی نوێ دەربچێنن. بۆیە ئەم یاسایە کۆنەوەنەوەیەک پێگەیوە تەمەنی 30 ساڵە ڕەنگە مافی خۆیەتی قوبوڵی نەبێت بەم یاسا کۆنە هەڵبژاردن ئەنجام بدرێت کۆمەڵێ مادەی تێدایە کە هەر لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا و عقلێتی ئەم سەردەما ناگونجێت نەک لەگەڵ عقلێتی نەوەیەکی ئێستادا. خاڵێکی کە کۆمسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێمە کە پارەگای سەرەکی لە هەولێرە ئەم کۆمسیۆنە 3 ساڵە ماوەی بەسەر چوو و ئەم کۆمسیۆنە بە هیچ شێوەیەک لە ئێستادا ناتوانێت پرۆسی هەڵبژاردنەکان بە ئەنجام بگەێنێت ئەگەر بێت و لە پەرلەمانەوە جارێککە یاسایەکی بۆ دەرنەکرێتەوە تەمەنی درێژ نەکرێتەوە. خاڵێکی کە تۆماری دەنگدەرانە. تۆماری دەنگدەران بێگومان ئەم تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان نەک هەرێکێتی نیشتمانی کوردستان زوربەی لایەنەکان گومانیان لەم تۆمارە هەیە و ئەم تۆمارە 400 بۆ 700 هزار دەنگی جیاوازی هەیە و پێویستە
تۆماری دەنگدەرانی عێراق بەکاربهێنرێت کە ئەویش زۆر خاوێن نییە، بەڵام تا ڕادەیەک لە تۆماری دەنگدانی هەرێمی کوردستان باشترە. و خاڵێکی کە وەک جەنابەت لە سەرەتاوە فەرموود باست کرد کۆتاکانە. ئێمە دەزانین کە سیرکە یعنی حکوومەتی عێراقی پەرلەمانی عێراق لە کۆی 329 کورسی پەرلەمانی عێراق 9 کورسی بۆ کۆتاکان دابین کردووە. بەڵام لە پەرلەمانی کوردستان کە کۆی کورسیەکان 111 کورسی کۆتا هەیە. ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بە هیچ شێوەیەک لەگەڵ کەمکردنەوەی ژمارەی کورسی کۆتاکان نین و ئەو پەڕی حرمەت و ڕێژمان بۆ مافی کەمینەکان و کۆتاکان هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا لەگەڵ ئەوەداین کە کۆتاکان بە حەقی خۆیان و تۆمارێکی دەنگدەرانی تایبەت بە خۆیان هەبێت یاخود دابەشی سەر بازنەی پارێزگاکانی هەڵبژاردن بکرێت بۆ دەستەبەرکردنی مافەکانیان بۆ ئەوەی مافیان نەفەوتێت و ممارەسەی ئەو مافی خۆیان بە فەرمی بکەن و هیچ لایەنێک نەتوانێت بەکاریان بهێنێت. بەڵێ کاک نەوزات لەگەڵ تەواوی بوونی ئەم کێشانە هەم لە کورسی کۆتاکان هەم لە بازنەکانی هەڵبژاردن کۆمیسیۆن تۆماری دەنگدەران ئەم بابەتانی کە هەتا وادی هەڵبژاردن دەکرێت کاری لەسەر بکرێت و تەواوی بابەتەکان ڕێک بخرێتەوە؟ بەڵێ خۆی لەبەر ئەوەی پرسی هەڵبژاردن و پرسی دەستور دوو پرسی نیشتمانیە کە دەکرێت ئەمە کۆدەنگی تەواوی لایەنەکانی لەسەر بێت و پێش ئەوەی بەڕێز سەرۆکی هەرێم کە ئەو مەرسومەی دەرکرد کە جەنابەت باست کرد 11 داناوە بۆ ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردنەکان یعنی جوانتر وا بوو باشتر وا بوو کۆدەنگی لایەنەکان وەکو ئەوەی هەر لە سەرەتاوە فەرمووت لوتکەی کۆبوونەوەی لوتکەی حیزبەکان بکرێت کۆدەنگی لەسەر بێت ڕەنگە هاوڵاتی دڵی بە پرۆسەکە خۆشتر بێت. بۆیە یعنی ئێستاش دەکرێت کۆبوونەوەی لوتکەی حیزبەکان بکرێت ئەو خاڵانەی کە باسمان کرد ئەو کەم و کوڕیانەی کە لە پرۆسەکەدا هەیە نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە یاساکەیە هەموارکردنەوەی یاسای ژمارەیەکی ساڵی 92 هەروەها کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسیە ئەمانە هەم بە کۆی هەموو ئەمانە کۆدەنگی لەسەر بکرێت ئەنجا دەتوانین بڵێن وردە دەست دەکەین بە ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردنەکان. چکۆ جەنابتان دەزانن پرۆسی هەڵبژاردن دوو ڕاندی سەرەکی پێویستە. یەک ئەوەی کە یاسا و ڕێنماییەکە بێت پرۆسەکەی پێ ئەنجام بدەیت تۆ شەرعێتت هەبێت. دووەم بابەتی لۆجستیە دابینکردنی کەرەستەکانی هەڵمەتی هەڵبژاردنە ئامادەکردنی کارتی دەنگدانە ئامادەکردنی لیستی کاندیدەکانە کە ئەم بابەتانە هەر هەمووی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی بە ئەنجامی ئەگەیەنێت بیرمان نەچێت کە زیاتر لە 6 مانگی پێویستە. باشە کاک نەوزاد دیارە هەروەکو ئاگاداری پێشتر یەکێتی و پارتی چەند کۆبوونەوەیەکان کرد بۆ تێپەڕاندنی ئەم پرسانی کە تایبەت بە هەڵبژاردن هەبوو. ئەگەر بێت و لەسەر ئەم پرسانە ئەنجام تەواوی لایەنە سیاسیەکان و یەکێتی و پارتیش ڕێنەکەون ئەم هەڵبژاردنە بکرێت لە 11 دەکرێت بڵێ هەڵبژاردنێکی باش دەبێت؟ هەڵبژاردن ممارەسەکردنی مافی تاکە بەدیلی هەڵبژاردن هەر هەڵبژاردن یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە خولی لەم خولانی پێشووتر کە 5 خولی هەڵبژاردن بەڕێوە چووە ئەمەش کە ئێستا بەڕێوە دەچێت خولی شەشەمە محکومن بە ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردنەکان لەبەر ئەو دوو خاڵی کە باسمان کرد. یەک لە دەرەوە وشارێکی زۆر هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ناوەندەکانی هەڵبژاردن کە پرۆسی هەڵبژاردنەکان ناکرێت لەمە زیاتر دوام کەواتە ئەگەر ئەم با خاڵانە شێکلایی نەکرێتەوە ئەو کاتە هەڵبژاردن بکرێت ڕەنگە ئەنجامێکی باش بەدەستنێت بەبێ یەکلاییکردنەوەی ئەو گرفتانە پرۆسی هەڵبژاردنەکان بە ئەنجام ناگەیەنرێت لەبەر ئەوە ناکرێت یعنی خاڵەکان زۆر گرنگ نین ئەگەر کۆبوونەوەی لایەنەکان بکرێت بە تایبەت لایەنە سەرەکیەکان ئەمانە هەمووی قسەی لەسەر کراوەکو باسیشت کرد دوو کۆبوونەوەی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کراوە و لێک نزیک بوونەوە لەسەر ئەو گرفتانە هەیە بەڵام کۆتا بڕیار نەدراوە هێشتا کۆتا بڕیار نەدراوە. بابەتێکی دیکە لە پەرلەمانی کوردستان کە لیژنەیەک پێک هێنراوە بۆ چاودێریکردن و تێپەڕاندنی دۆخی هەڵبژاردن ئەم لیژنەیە چۆن دەتوانێت کار بۆ با بڵێن سەرخستنی هەڵبژاردننی پەرلەمان بکات؟ لیژنەکە ئەگەر مەبەستێت با بڵێن دەستگای هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بێت یاخود مەبەستێت ئەوە بێت کە چاودێری کۆی پرۆسەکە بکرێت هاوکات. بێگومان لەم هەڵبژاردنەدا وەکو چۆن لە هەڵبژاردننی پێشووی عێراقدا نەتەوە یەکگرتوەکان یونامیات نەسەرهێڵەوە یەکەم جار بوو کە چاودێرێکی کۆی پرۆسی هەڵبژاردنەکانیان کردوە چەندین ناوەندی تر کە معنین بە پرۆسی هەڵبژاردنەکان چاودێرێکی وردی کۆی پرۆسی هەڵبژاردنەکان ئەکەن بۆ توێژینەوە ئەکەن لەسەر ئەوەی کە بزانن لەم پرۆسەیەدا چ نەنگیەک هەیە بۆ ئەوەی لە پرۆسەکانی ئایندا ئەم هەڵانە دووبارە نەبێتەوە.
بێگومان هەموو لایەنێک بۆ خۆی چاودێری وردی کۆی پرۆسەکە دەکات بەڵام ئەوەی کە هەبێت تا ئێستا هەماهنگگیکی ئەو تۆ نەکراوە لە نێوان لایەنەکانە کە بۆ ئەوەی چاودێری کۆی پرۆسەکە بکرێت. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ بەڕێز نەوزاد ساڵح ڕاوێژکاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی سەرکردایەتیەکێتی سپاس بۆ ڕوونکردنەوەکانی بەڕێسان.